بینەری سپێداوە باش این هەموو بەخێر بێن سەرچاوان بەلێ بینەران ئەڤروکە ئەس هەرمان محەممەدتار gelek خۆشحالم پێشبرگی بیرکاری بۆ ساڵا چوارێ کۆ دەستگای ڕەوانگە هەمانگی دیال وەزارەتە پەروەردەی پێشکەش کرد ئەڤروکە بڕەنگێکی خۆش دێ وەرزشێکا مەژیکەین پێکڤە لەسەر وێستێجێ دێ بەهرەین باش بینین بەلێ بینەران هینچێن بینەریامە بکەن برێکا کەناڵێ ڕاگەاندنێ دیسانژی برێکا سوشیال میدیای بگشتی هینچێن دیگەلمە بن تا دماییکێ یا دیارە کو ساڵا چارەیە ئەف چەندە تێدەکردن لێ مدبێتن دەستپێکێ داگەلک کاتینە کوژین یەکسەر بچینە لای نینەرێ دەستگای ڕەوانگە کاکاری ئەگەر حاضر بیت کاکاری ڕەسوول کرەم کەت بۆ تاراخۆ پێشکەش بکەت سڵاوتان لێبێت لە گوندێکی دوور لە تەکنەلۆژیا و قوتابخانە دوور لە سیستەمێکی پەروەردەیی باش سەرباری چەندین چاڵێنجی ئابووری ئاوارەبوون لە سەردەمی جەنگ لە سەردەمی ترس کەسێک بەرهەم هاتوو بوو بە بیرمەندێکی گەورەی بیرکاری ئەوە چیرۆکی سەرکەوتنی کۆچەر بیرکارە زانا و بیرمەندی گەورەی کورد کە هەمومان دەیناسین و شانازیش پێوە دەکەینەوە بە دڵنیایی هەمومان هاوڕاین کە زانستی بیرکاری چەند گرنگە ئێمە لێرە باسی گرنگەکەی ناکەین ئەمڕۆ لێرەین بۆی بڵێین دەمانەوێت لە فەرهەنگی ڕوانگە دەستگای ڕوانگە چۆن پێناسەی ئەوە دەکات لەلای ئێمە پەروەردە تەنیا ئەوە نییە کە لە قوتابخانەکان و زانکۆیەکان دەیخوێنین مەبەستی ئێمە فێرکردنی پراکتیکیە لە پێناو باشترکردنی ژیانی خەڵک و دۆخی کۆمەڵگا بۆیە دەمانەوێت کۆچەر بیرکاری دیکە لە نێوان قوتابخانەکان و ئەو قوتابیانە دروست بکەین دەمانەوێت بە فیعلی بە کردداری ئەو ژینگەیە دروست بکەین لە ڕێگەی پێشبڕکێی بیرکاری و پێشبڕکەی هاوشێوەی پێشبڕکێی بیرکاری ببێتە هۆی هاندانی دروستکردنی کەسانی زیرەک کەسانی بیرمەند لە زانستی بیرکاری و زانستەکانی دیکەش بۆ ئەوەی بتوانین نەک تەنیا لە ئاستی ناوخۆی بەڵکو لە ئاستی وڵاتانی دیکەش بەشداری کارامان هەبێت ئازیزان پێشبڕکێی بیرکاری پێشبڕکەیەکی زانستی دەستگای ڕوانگەیە خۆشحاڵین چوارەم ساڵە بە بەردەوامی لەسەر ئاستی گشت قوتابخانەکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت پلانی شوایە ئەم پرۆژەیە فراوانتر بکرێت و وانەی دیکەی زانستیشی بۆ زیاد بکرێت لە کۆتایی دەمەوێت زۆر سپاسی گشت ئەو لایەنانە بکەم کە هاوکار بوونە لە ئەنجامدانی ئەو پرۆژەیە زۆر سپاس بۆ وەزارەتی پەروەردە کە هاوبەشی پرۆژەکەیە زۆر سپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی هەر شەش پەروەردەکان سپاس بۆ پەروەردەی قەزاکان سپاس بۆ مامۆستاکان سپاس بۆ قوتابیان بۆ کەسوکاری قوتابیان سپاس بۆ قوتابخانەکان هەروەها زۆر سپاس بۆ کۆمپانیای دارین گروپ هەروەها هۆتێل هەولێری نێودەوڵەتی کە سپۆنسەر و پاڵپشتی ئەو پرۆژەیە ئەمساڵ سپاس بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کە هاوکارمانن لە پەخشکردنی ئەو پێشبڕکێیە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادەن و بە هیوای سەرکەوتنیش بۆ گشت قوتابیان و قوتابیانەی کە ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن و زۆر زۆر سپاس ئاری ڕەسوول بەرپرسەی پەیوەندی و ڕاگەهاندنێ دەستگای ڕوانگە وەکیم بەرین و کەژی ئاماژە پێدای هەمی ملەت بزانستی گەلک پێشکەون ji ber hindê jî dezgeh ڕوانگە هەمی گاوا حەز کiriye ku li ser zanistî û taybet lawan û perwerdê pitir xizmetê biket gelek proje jî encam dayne ji bilî ku ew behreyên Evrûkelvêrê gelekê dî ji derbene û pitiriya wan berhemî vî dezgehî ne ji ber hindê jî Evrûke jî da pişrastin dê berhemekê dîyê ciwan bînîn elvêrê dubare dê behsî wezareta perwerdê kem berî biçîne gotarê ku hemangiyeka geleka baş gel vî projeyê heye êstaş dawa dekem li berêz herdî marûf nînerî wezaretî perwerde bifermû bi pêşkêşkirinî wîtarî wezaretî perwerde بەناوی خوای گەورە و مهرەبان باین تا باس بەڕێزان
بە خێرانتنا دەکەین و بە خێرانتی هەمولایەک دەکەین. زۆر خۆشحاڵین بۆ ساڵی چوارەم کە بە بەردەوامی پرۆژەی پێشبچێ بیرکاری بەردەوامە بە جێبەجێکردنی لەرگای دەستگای ڕوانگە و بە هاوکاماهەنگی لەگە وەزارەتی پەروەردە زۆر خۆشحاڵین کە بەبێ دابڕان ئەو چەند ساڵی بەردەوام بووە لەو پرۆژەیە بە نرخە و بە گرنگە کە بەڕاستی ئێمە بە پرۆژەیەکی زۆر باشی دەزانین وە گرنگی ئەو پرۆژەیە لای ئێمە بەچە خاڵێک کورتی دەکەمەوە ئەویش ئەوەیە کەمیان ئەو پرۆژەیە دەستنیشانکردنی بابەتی بیرکاری خۆی لە خۆیدا ئەهەمیەتی و گرنگێکی تەواوی هەیە لە بۆ ئەم پرۆژەیە لەبەر ئەوەی قوتابیانی بەهرەمەند و قوتابیان لە بابەتی بیرکاری قوتابی بەهرەمەند دەستنیشان دەکرێت بەرەوەی هەروەها بیرکاریش دایکی هەموو زمانەکانە. ئەمە خاڵێکیان خاڵی تری بەقوەتی ئەم پرۆژەیە ئەوەیە بەڕاستی سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتیتەوە. ئەو پرۆژەیە لە زاخۆ تا خانەقین بەڕێگای بەڕێوەبەرە هەیکەلیتی ئیدارەی وەزارەتی پەروەردە بە ڕێگای بەڕێوەبەراتی پەروەردە گشتیەکان دواتر قەزاکان دوای سەر ئاستی قوتابخانەکان ئەم پرۆژەیە ئەو قوتابیە بەهرەمەندانە لەلایەن ستافی کارژێری قوتابخانەکان دەستنیشان دەکرێن کە بە چەند فلتەرێکی زۆر گەیشتینە ئەو قۆناغی کە ئێستا بەڕێزانە لێرە دانیشتینە. بەڕاستی فرسەتێکی زۆر باشە بۆ دەستنیشانکردنی ئەم قوتابیانە. ئەم قوتابیانە ئێمە وا دەیبینین کە بنەتێ شوێکی جوان ئەندامان و ئەندامی کارای ئەو وڵاتە چاوەڕی ویان لێ دەکەین. هەرواش بووە و تەجروبەکانیش هەندێک ئەوەی پیشاندایە. خاڵی سێم ئەو پرۆژەیە ئەوەیە بەڕاستی جۆرەك لەو خەڵاتانەی کە دەستگای ڕوانگە دەستنیشانی کردێ کە جێی سەرنجی مەیە و کەم لە پرۆژەکان ئەو شتە دابین کرایە ئەوە نییە تەنها خەڵات لە بۆ پاڵەوانی بیرکاری و بۆ یەکەمەکانە ئەوەیە تەجیعەتی تەواو کرایە لە بۆ خودی قوتابخانەکان کارگێری قوتابخانەکان. بەڕاستی ئەوە فکرێکی و عادیەکی نوێیە ئێمە دەستخاشیان لێ دەکەین و زۆر ئەوەمان لە شتێکی نوێ و پێمان باشە بوویتە هۆکاری تەشجیعکردنی کارگێری قوتابخانەکان و دەستەی بەڕێوەبەری قوتابخانەکان گرنگێکی تەواو بۆ پرۆژەیە دەدەن. خاڵێکی تر ئەوەیە لە ئەم قوتابیانە لە وەچوتمان سەرتاسەری هەرێمی کوردستان بەشداری دەبن. ئێمە بڕوامان وایە کە ئەو قوتابیانە لە شوێنە جیازیەکانی هەرێمی کوردستان یەکترناسینێک لە نێوانیان دروست دەبی ئاڵوگۆڕکردنی چی زانستی لە نێوانیان دروست دەبی ئەمەش لە خاڵەکانە. لە کۆتاییدا ئەمن زۆر سوپاسیان دەکەم هیوای بەردەوام بوونیان لۆ دەبخوازم ئینشاءالله پرۆژەی باشتر و فەرفراوانترکردن مەش وەکو وەزارەتی پەروەردە لە هەموو هاوکاریەکان لەگەریان دەبووی پاڵپشتی ئەو جۆرە پرۆژانە دەکەین و زۆر سوپاسان دەکەم. زۆر سوپاس بەخێر بێن. زۆر سپاس وەرێز هەردی معروف نوێنەرێ وەزارەتە پەروەردە. دەفساڵەدا 430 قوتابی هەر ji destpêkê ketine kêvirgiyê. Dîsan qonaxeka şêmbêjîniya zîrekane derbas kir lê sîstemê vî projeyê ew e 6 qutabî bimînin ev sala 65 man qonaxa dîv da. Wan 65 da evroke 6 serkeftiyên hêja digelmet amade ne. Min divê tiştekî jî amaje vê bidem ew serkeftiyê ku dê amade bin asêwan hemiyan êke an ku hemî serkeftîne. Pêş ew jî biçîne serkeftiyan çeplayek bû mamosteyanî zor berêz degel me amaden. Van mamosteyan gelek zehmet dîtiye û gelek kêşaye ta ku gehiştîne evroke. Danana pisyara jî em wek dezgehê ڕوانگە jê berpirs nînin eger bi zehmet jî bin ew mamostan heyîn tişên digel wana pitir genge şê bikin. Da pitir vî sohbetê bizanîn vîdyoyek amade ye rêveberê projeyê û digel mamosteyan bo vî projeyê çi dibêjin û çawa diriz bûye. بەخێربێن بۆ پێشبڕکێی بیرکاری. پێشبڕکێی بیرکاری پرۆژەیەکی ساڵانەی دەستگای ڕوانگەیە کە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ئەنجامی دەدا. ئەم ساڵ بۆ چارەم ساڵ ئەم پرۆژەیەمان ئەنجامدا لەسەر ئاستی پۆلیدەی زانستی
هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستانی گرتەوە. 430 قوتابی بەشداریان کرد لە قۆناغی یەکەمدا نوێنەرایەتی 430 قوتابخانەی هەرێمی کوردستانیان دەکرد. کاتتان کۆتایی پێهات کاغەزەکانتان بەرزکەنەوە. فەلسەفەی پێشبڕکێ بریتە لە چی؟ بریتە لە چاندنی تۆوی هاندان مەبەستمان ئەوەی ئێمە نامانوێت لەم پێشبڕکێە ڕۆحی من لە هەمویان باشترم بچێنین نا بەعکسەوە ئەمانەیە زیاتر ڕۆحی هاوکاری و هەوڵدان لە خەڵکات بچێنین. لە قۆناغی یەکەم پرسیارەکان چل پرسیار بوون هەموو پرسیارەکان بە شێوازی هەڵبژاردن بوون لە هەر سێ جۆری 20 پرسیاریان منهەجی بوو 10 پرسیاریان زۆری ماتماتیکی گشتی بوو 10 پرسیارشان لە جۆری IQ بوو. بەڵام لە قۆناغی دووەمدا پرسیارەکان بە هەمان شێوە چل پرسیار بوون 30 پرسیاریان لە جۆری هەڵبژاردن بوون 10 پرسیارشان لە جۆری نووسینەکی بوو بەڵام لە هەر سێ جۆری پرسیارەکانی منهەجی و IQ بیرکاری گشتیدا. لە قۆناغی کۆتایی و قۆناغی سێم کە لەسەر ستێج پێشکەش دەکرێت جۆری پرسیارەکان هەموو جۆرە پرسیارێکی لەخۆ دەگرێت پرسیارەکان منهەجی و IQ ماتماتیکی گشتی. قۆناغی یەکەم 430 قوتابی بەشداریان کردبوو 65 قوتابی سەرکەوتن بۆ قۆناغی دووەم. لە قۆناغی دووەمدا پێشبڕکێیەکی تر کرا تاوەکو بگەنە پێشکۆتایی قۆناغەکە. تەنها 6 قوتابی سەرکەوتن بۆ قۆناغی پێشکۆتایی. ئەو 6 قوتابیات ئەمڕۆ پێشبڕکێ دەکەن بۆ ئەوەی بگەنە قۆناغی کۆتایی. لە قۆناغی کۆتاییدا ئەمڕۆ پاڵاوانی بیرکاری دیاری دەکرێت کە ئەو سێ قوتابیە پێشبڕکێ دەکەن. وەتە براوەی یەکەمی پێشبڕکێی بیرکاری. ئێمە بینیمان ساڵانی پێشوو ئەو قوتابانێکەوە یەکەم بوونە و دووەم و سێم بوونە لەم پێشبڕکێیانەدا توانێکی باشیان هەبووە و توانیان سەرکەوتوو بن و ئێمە چاوەڕێ دەکەین لە ساڵانی داهاتوو بۆ قوتابەکانی یەکەمەکانی ئەم ساڵ و ساڵانی داهاتوو لەم پێشبڕکێ بە هەمان ڕێچکەی ئەوان سەرکەوتوو بن و داهاتووی گەشتیان هەبێت. ئەس بینم ئەف پێشبڕکێ کارێکی جێ خوددایە و گەلێکی باش و گرنگە و پێدویە هەبیت و یێ بەردەوام بێتن چونکە یا زانایەک و بیرکاری دایکە هەمی زانستایە و بنەما و بناکۆکە هەر زانست و داهێنان و تەکنۆلۆژیاکە سەردەمە. دەستخۆشی لە قوتابیان دەکەین کەوا براوە بوون و گەشتون بە قۆناغی کۆتایی بەرەوا دەستخۆشی لە مامۆستایەکان و قوتابخانەکانشان دەکەین کە پاڵپشتیان بوون. ئەو قوتابیانی کە سەریش نەکەوتونە ئەومانای ئەوە ناگەێنێ کە لە بابەتی بیرکاری خراپ بن بەڵکو لەوانەیە بۆ هۆی هۆکارێک لە هۆکارەکانەوە نەیتوانە خۆی ئامادەکاری تەواو بکە بەڵام هەر یەکێکیان بە دڵنیاییەوە یەکەمەکانی قوتابخانەکانیانە. بەێ دووبارە سپاس بوو مامۆستایان بەڕێز مدوێت ئاماژە ناوێن وان مامۆستا بدەم یەکوت ئەڤروکەدات گەلمە لژنا هەڵسەنگاندنێنە دکتۆر دیلان فرەیدون مامۆستای زانکۆێ دکتۆر عەدنان عەلی مامۆستای زانکۆێ دکتۆر جەعفەر عەلی مامۆستای قوتابخانە مامۆستا طەلعەت عەبدولواحد مامۆستای قوتابخانە مامۆستا شاهین محەممەد ئەمین مامۆستای قوتابخانە ئەلقۆناغا ئێکەیە کۆ پشتی چەندێکات کێم دێ دەست پێکەتن دێ سێ مامۆستا دادوەر بن یانکو دێ لژنە هەڵسەنگاندنێ بن ئەو ژی هەر سێ مامۆستان شاهین و مامۆستا طەلعەت و مامۆستا جەعفەر. ئێستاش کات هات کاتی ئێوەیە حازرن زۆر باش بەڕێزان دەمهات نوکە یەک بانگێشی وان قوتابیا بکەین یەک کۆدێکێ بەرگیەکەن ئەڤروکەدا. یەکەم قوتابی لە پارێزگای سلێمانی لە پەروەردەی ڕۆژ ئاوا کولیژی ئەزمەری بەهرەداران قوتابی هان و حەسەن بابا ڕەسوول بەخێر بێ. هانو بەخێر بێ خۆشیانون هەستت چۆنە ئەمڕۆ؟ بەڵایی هەستێکی خۆشمان هەیە بەرم وەڵام منیش هەستم زۆر خۆشان خۆشیانون لەگەڵ ئێوامە هیوای یەکەمی ئینشاءڵڵا دەست خۆش بن. لە پارێزگای هەولێر لە بەرایەتی پەروەردەی ناوەند کولیژی قەڵای بۆ بەهرەمەندان قوتابی کێوان ئیسا ئیسماعیل بفەرموو.
کێوان بەخێر بێ کێوان هەست بە چیەکی هەستێکی زۆر خۆشمەیە کە گوت گەشتمە بۆ قۆناغی دەستخۆش شاڵی کۆتایش سەرکەوت دێ زۆر بەخێر بێ سترێس نییە ناو زۆر باشە باش هەر لە پارێزگای سلێمانی لە بەڕێوبەراتی پەروەردەی ڕوشهەلات ئامادەی زناری ئینگلیزی قوتابی کورد و هات کورد و جەلال زۆر بەخێر بێت کورد و چی هەست دەکەی ئەمڕۆ لێرەی هەستێکی زۆر خۆشم هەیە کە تا ئێستا گەشتمتەم قوناغەوە بە هێوای سەرکەوتمەوە باش حازری ئەمڕۆ بێگومان چ بەڵێن دەدەی ئەمڕۆ یەکەم هەمووتان سەرکەفتیە بچینە قوتابیە چارێ هەر لە پارێزگای سلێمانی پەروەردەی ڕانیا ئامادەی کێوەڕەشی تێکەڵاو محەممەد ئیسماعیل علی زۆر بەخێر بێ محەممەد هەست بە چیەکەی ڕاستێسێکی زۆر خۆشە کە توانیمە بۆ لێ ئەمادە بوو لە قۆناغەکانی پێش و سەرکەوتوم هیواشم سەرکەوتنە زۆر بەخێر بێ زۆر سپاس ژێ پارێزگەها دوهۆکێ ژە پەروەردا شێخان قوتابی ئەیدان جۆقی خەلەف گەلمە تو بخێر بێ سەرچاوان ئەیدان بخێر ئاتی زۆر سپاس چۆنی الحەمدولله باشن هەستێتە چیا بروکێت و گەشتیا قۆناغان دوماهیکێ هەستێکی خۆشەویست گەشتیمە بێ قۆناغی ویدارم قۆناغی دیجدا ئاسێکی باش پێشکەشکەم شتێکی دەست هیویدارم سەرکەفتی بن ئەدوێ پێشبەرگیێدا لە پارێزگای سلێمانی پەروەردەی پێنجوین ئامادەوی پێنجوینی تێکەڵاو قوتابی بۆلیڤار ئیبراهیم عەزیز زۆر بەخێر بێت بۆلیڤار سڵام بێ باشی سپاس زۆر ئۆکێ ئۆکێ هەموو شتێک هەموو شتێک زۆر باشە چپڵەیەک بۆ ئەم سەرکەفتیانە بەڵێ پێشەوە دەست پێ بکەین دەچینە لای مامۆستایەکان بزانین تێبینی ڕوونکردنەوە لەسەر ئەم قۆناغا چییە بەلێ مامۆستا تەڵات ڕۆژتان باش قوتابیانی خۆشەویست بەخێر بێن هیوادارم هیچ سترێس و قەلەقێکتان نەبێ ئیمڕۆکە بتوانێت توانە شارەوەکانی خۆتان بۆ ئێمە بێر بە جوانی پێشکەش بکەن ئێوە بێگومان هەمووتان براوەن هەر کامێکتان دەرفەتی یەکسانی هەیە بۆی ئەمڕۆ ببێتە پاڵەوانی بیرکاری گەیشتتان بۆ قۆناغەدا خۆی لە خۆیدا سەرکەوتنێکی گەورەیە زۆر بەخێر بێن قۆناغی کۆتاییمان لە دوو بەش پێک دێ قۆناغی یەکەم و قۆناغی دووەم ئێستا کە دەست بە قۆناغی یەکەم دەکەین کە لە دوو بەش پێک دێ بەشی یەکەمی پێکاتوە لە 5 پرسیار هەر پرسیارێک لە ماوەی یەک خولەک دەتوان وەڵام بدەنەوە وەڵامدانەوەکەشتان بەپێی ئەو وەرەقەی فۆڕانەی کە لە بەردەستاندایە وەرەقەی جافی ئاساییتان پێ بۆ شیکارکردن بەڵام وەڵامی کۆتاییەکان بە شێوەی قەڵەمی مازیک دەنووسن و بە شێوەیە بەرزی دەکەنەوە بەڵام هیوامان وایە قەڵەم مازیەکەکانتان بە جوانی بەکاربێنن نووسینەکانتان بە ڕوونی دیار بێ دەستان خۆش دەست خۆش زۆر سپاس مامۆستا تێبینیەکە بوو بۆلیڤار حازری حاضرم ئەیدان محەممەد کوردۆ کێوان هانۆ دەست پێ بکەین دەست پێ بکەین قۆناغی یەکەم پرسیاری یەکەم دەڵێت ئەندازیارێک لە دووری 16.5 متر لە تەلارەکە وەستاوە سەیری بەرزترین خاڵی تەلارەکە دەکات بە دووربینێک لە بەرزی 1 متر پوینت 5 لە زەویە دانراوە بەرزی تەلارەکە چەند مەترە ئەگەر پێوانەی بەرزە گوشەکەی 45 پلەی چل سانیە مایە کاتتان مایە 20 سانیە مایە
لە هانوو دەست پێ بکەین هانوو هەژدە دەست خۆش تەواوە بەرسف کێوان هەژدە تەواوە ئەگەر بەرسفت نەدا دەست خۆش بەداخەوە هەڵەیە بەداخەوە بەرسفاتەژیا خەلەتە بۆلیڤار لێبورین بە بەرسفاتەژیا خەلەتە و دەست خۆش هانۆ 5 خاڵ بەدەستینە ئامادەم بۆ پرسیاری دوو هانوو 5 خاڵە کێوانش 5 خاڵە دەست خۆش بن حازرم بۆ پرسیارە دوو ئامادەن کەیف خۆشن تاو دەست پێ بکەین پرسیاری دوو دەڵێت سۆزیار سێ لەسەر پێنجی کتێبەکەی کتێبخانەی قوتابخانەکەی خوێندووە تێبینی کرد هێشتا هەشتا لاپەڕی ماوە بۆ خوێندنەوە ژمارەی لاپەڕەکانی کتێبەکە چەندە؟ سی چرکەم وایە ئەمجارە لای بۆلیڤار دەست پێ بکەنیان هانوو هانوو 200 تەواوە دەست خۆش کێوان 200 دەست خۆش کوردو بەداخەوە هەڵەیە بەداخەوە بەرسفت نەدایە محەمەد بەداخەوە عیدان بەرسف هەڵەیە دەست خۆش بۆلیڤار ئەوە خاڵەکان ئێستا هانوو حەسەن 10 خاڵە کێوان ئیسا 10 خاڵە بۆلیڤار ئیبراهیم 5 خاڵە ئیترژی هێشتا خاڵیان نەینە ئامادەنە بۆ پرسیاری سێ بڕۆین پرسیاری سێ دەڵێت ڕووبەری ناوچە ڕەنگکراو چەند مەتر دووجاییە ئەگەر درێژی لاکێشە 13 مەتر بیت و پانیەکە 6 مەتر بیت سی چرکەم وایە بەرز بکەنەوە کوردوا چەندە ئەو 39 ئەو هانۆ ئەوە چ بوو زیاد کرد ڕایتر لەگەڵ یا هاوڵێن چی بەداخەوە هانوو بەلێ هانوو هەڵە بوو پێوان توش هەڵە بووی سینە
درسته؟ سێنۆ 39 هادی من تەواو 39 دەست خۆش بەڵێ 39 کردو 39 دەست خۆش ئەیدانژی 39 بەس ئەگەر بتوانم بە ماجیک ئەوە تۆزێک ئەوە سا زۆر باریکە ینی گەورەتر بۆلیڤار 39 5 خاڵ تۆزێک گەورەتر بنووسن یان ئەگەر بەم شێوازە لەبەر دادوەرانژی مەسەلەن ئاوە زۆر باشە باشە شانی تابیانش بدە کردو تەواو دەست خۆش بن سەرکەفتی بن ئامادەنە بۆ پرسیاری چوار ئامادەنە منیش ئامادەم پرسیاری چار دەڵێ بەهای ئەم بڕە 25 توان 2021 کەم 25 توان 2022 لەسەر 5 توان 4042 کەم 5 4043 چەندە؟ Begins in 3, 2, 1. ده چرکەتان مایە هانوو 5 هەڵەیە گۆگۆرە 5 بوو ببینم 5 هەڵەیە شەشە کێوان شەشە دەست خۆش کردو وەڵامی نەبوو بەداخەوە محەممەد وەڵامی هەڵەیە ئەیدان بەرسڤاتەیە خەلەتە بولیڤارش هەڵەیە دەست خۆش بن دەست خۆش بن بەلێ پرسیاری 5 ئامادەن ئەم پرسیارە زۆر ئاسان ها حازرن بۆلیڤار حازری بێگومان ئەیدان محەممەد کوردۆ کێوان هانوو حازری تەواو پرسیاری 5 دەڵێ بە بەکارهێنانی 4 جار ڕەنووسینۆ لەگەڵ هەندێک لە کردارە جەبریەکانی توان دابەش لێکدان ئانکۆجاران کەم کۆ چۆن دەتوانین ژمارە 100 بەدەست بێنین Begins in 3, 2, 1. بیست و پێنج چرکەتان مایە عيدان بورا عيدان بس تمام بس
دیگەڕێمە لژنە ینی نازانم کەمێک دەرین کات تەواو بوو مامستا تەڵات دیار نێنەوە ئەگەر بکرێ وەڵامەکان پێشەوەی کە بەڵێ دەقەژمێرەکە تەواو دەبێت زووتر بەزیکەیتەوە قۆناغی پێشەوەش بە هەمان شێوە بوو بەس وەڵامەکەت هەڵە بوو بۆی قسەمان نەکرد بەڵێ ئەمە حساب نییە ئێستا ئەگەر وەڵامەکەی ڕاست بێ بەڵێ تاخیر بوو کە لە بەڵێ وەڵامی با بچینە وەڵامی بۆلیڤار ببینم کەما بێڵێ لەسەر نو بەداخەوە وەڵامت هەڵەیە ئەیدان کات تەواو بۆ بوورە حمەد بەرسمی نەدایە وەڵامی نەدایە وەڵام هەی بۆ پرسیارە ئاسان نەبوو ناوەڵە هەر لە بخواندنشی زەحمەت بوونە ئەوە مامۆستایانن پێشەوە بچینە قۆناغی دوای ئەم قۆناغا دەچینە لای لژنە و مامۆستایە بزانین ئەم قۆناغا چۆن بوو و قۆناغی داهاتی چۆن فەرموواسە دەستان خۆش بۆ قۆناغی داهاتوو بەرەوە ئەگەر بکرێ قوتابیان دەنگتان بەرزکەنەوە بەڕاستی ئەگە دەنگەکان نەگە لەو قۆناغی ئێمە ناتوانین نمرەکانتان بۆ هەژمار بکەین قۆناغی دووەم قوتابیان یەک قوتابی لێرە دەمێنێتەوە هەر قوتابیەک تۆپێکمان بۆ هەڵدەبژێرێ لە هەر تۆپێکدا دە پرسیاری تێدایە ئەم دە پرسیارە دەبێت لە ماوەی 150 چرکە وەڵام بدەیتەوە هەر پرسیارێک کە بۆ دەخوێندرێتەوە یەکسەر وەڵامەکە ئەمە بە دەنگ لێت وەرەگرین بۆیە هەوڵ بدەن دەنگتان بەرز بێ بۆی بتوانین نمرەکانتان بۆ هەژمار بکەین هەر قوتابیەکان پرسیارەکان هەمان پرسیار بەڵام بە شێوازی جیاواز ژمارەیان جیاوازە هاوسەنگێکی تەواوی تێدایە تەنها یەک قوتابی لێرە دەمێنێتەوە قوتابیەکانی تر دەستنە ژوورێکی تر کە ئاگاداری پرسیارەکانی قوتابیەکەی پێشخۆی نابێ بەڵێ وازحە دەست پێ بکەین با هانوو بە تەنیا ببینیت لەسەر سێج کەیوان و کورد و محەممەد ئیدام فەرمونون شوێکی کورت وەربگرن هانو وەرە وەرە تەپەیەک هەلبژێرە و پاکێجەکە بزانین چ پاکێجەکە دەردەچیت بەس نیشانی کامیرە بدە پاکێجی سێم پاکێجی سێ دەست خۆش پاکێجی سێ دەست خۆش هاونو ئامادەی ئامادەی دەست پێ بکەین دەست پێ بکەین هیچ کێشت نییە هەموو لا کێشەیەک لە تەریبە ڕاستوەڵەیە ڕاستە هەڵەیە وەڵامی یەکەم تێتە وەرگرتن وابزانم مامۆستا وەڵامی یەکەم بەڵێ شارێک خەڵکەکەی ئەوروپی و کەنەدین 60% کەنەدین 20% ئەوروپیەکەی ئەڵمانن سەدا چەند شارەکە ئەڵمانی سەدا 20 گوشەی بی چەند پلە لەم وێنەی خوارەوەدا ڕووبەری سێگوشەی ABD بریتیە لە 10 سنتیمەتر دووجایی ئەوە ڕووبەری سێگوشەی ADC چەند سنتیمەتری دووجاییە متر دووجا بەهای ساین سالب 5 پای لەسەر 6 چەندە؟ پاس سالب ڕەگی دووجای حوت بچووکترە لە کام لەمانە سالب 4 سالب 3 سالب 3.1 سالب 2 سالب 2 هەژمارەی لێکدراوی دووجا 2 جاران لێکدراوی 1 و 1 هەمووی لێکدراو لەسەر لێکدراوی 0 دەکاتە چەند؟ دوو سێ چارەک کاتژمێر چەند چرکەیە؟
2007 ئەگەر خاڵی x سالب y بکەوێتە چارەکی چوارەم ئەوە خاڵی xy دەکەوێتە کام چارەک سێهم بەهای ئەی تاو کات دەست خۆش بن پێشەوە بچمە قوتابیەکی دیر دەچمە لای مامۆستا تەڵعات بە قوتابیەکانی ترژی بزانن شێواز چۆنە مامۆستا تێبینیەک لەسەر ئەم قوتابیا بوو ناتێبینێ بەڵام هەوڵ بدە ڕقمی پرسیارەکەت لە پێشە ئاگداری کات بەگەر پرسیارێک نەیزانی بڵێ پاس بۆی بتوانانی لە پرسیارەکانی تر وەڵام بدەیتەوە دەست خۆش بن دەست خۆش بن هانوو چەپلایەک بۆ هانوو چینە قوتابیە دوێ کەرەم کێتە سەرستێجێ کێوان پاکێجێک هەلبژێرە زەحمەت نەبیتن بەک شاران بۆ بورە پاکێجی ژمارە چەندە؟ دوو نیشانی کامیرە بدە ژمارە دوو پاکێجی ژمارە دوو بدە من زەحمەت نەبیتن دەست خۆشکا کەیوان فەرموو کەوان ئامادەی؟ بەرە حازری؟ تا دەست پێ بکەین؟ بەدەست پرسیاری یەکەم دەڵێ هەموو لاکێشەیەک چار گوشەیە هەڵەیە شارێک خەڵکێک ئەوروپی و کەنەدین 70% کەنەدین 20% ئەوروپیەکەی ئەڵمانن سەدا چەندی شارەکەی ئەڵمانین سەدا شێست گوشەی بی چەند پلە لەو موێنەی خوارەدا هەشتا چار ڕوبەری سێگوشەی ABD بریتیە لە 10 سنتیمەتر دووجا ئەوە ڕوبەری سێگوشەی ADC چەند سنتیمەتری دووجایە سانتیمتر دووجا بەهای کوساین سالب 2 پای لەسەر سێ چەندە پاس سالب ڕەگی دووجا 5 بچووکترە لە کامان لەمانەی خوارەوە سالب 4 سالب 3 سالب 1 سالب 2.5 سالب یەک هەژمارەی لێکدراوی سێ جاران لێکدراوی یەک کو یەک هەموو لێکدراو لەسەر لێکدراوی سفر دەکاتە چەند دوازدە چارێکێک کاژمێر چەند چرکەیە نۆسەد چرکە ئەگەر خاڵی x سالب y بکەوێتە چارەکی سیەم ئەوە خاڵی xy دەکەوێتە کام چارەک چارەکی دووەم بەهای ئەی چەندە پاس پاس کۆتا پرسیار بوو پاس بوو دەستخۆش بن بزانین چۆن بوو لای تۆ عیبیانەوە باش بوو با بچینە قوتابیسی کوردو فەرموو کوردۆژی بێتن بەلێ بینەران وەکیا دیار کۆ پێشبەرگی ساڵانە و بۆ ساڵە چارەیەش لای دەستگای ڕوانگەڤە هەماهەنگی دگەل وەزارەتە پەروەردەیە تێتەکردن ئەڤروکەژیدا کێبرگیەکە خۆش تێتەکردن داخەزە سەرکەفتنێ بۆ هەمی قوتابیان بکەین دیسانژی دەستخۆشی ئەلوان مامۆسایەت کەینێت کۆ ئەڤروکە بوومە دروستکردی و سپاس بۆ دەستگای ڕوانگە کولڤان جۆرە پرۆژێن و وڵات پێ پێشکەون پەروەردەیە و دیسانژی لاوانە و دیسانژی لێ قەوماون دیسانژی چەندین بارێت دینایەت کۆ لێ خۆتکە نەخودان ئەگەر کوردۆ حاضر بیت
فەرمو کوردو پاکێجێک هەڵبژێرە دەست خۆش کردو پاکێجی 6 بدەم دەست خۆش کوردو ئامادەی بەڵێ دەست پێ بکەین کوردۆ حازری دەست پێ بکەین پرسیاری یەکەم دەڵێت هەموو ماینێک چارگوشەیە هەڵەیە شارێک خەلکەکەی ئەوروپی و کەنەدین 30% کەنەدین 20% ئەوروپیەکەی ئەڵمانن سەدا چەندی شارەکە ئەڵمانی پاس گۆشەی بی چەند پلەیە لەم وێنەی خوارەوەدا مش پاس ڕووبەری سێگوشەی ABD بریتیە لە 20 سنتیمەتر دووجا ئەوە ڕووبەری سێگوشەی ADC چەند سنتیمەتری دووجایە پاس بەهای ساینس ساڵە 11 پای لەسەر 6 چەندە؟ پاس سالب ڕەگی دووجای حەوت گەورەترە لە کام لەمانە سالب 2 سالب 3 0 سالب 2.8 سالب 2.1 هەژماری لێکدراوی 2 جاران لێکدراوی 0 کو 2 هەموو لێکدراو لەسەر لێکدراوی 0 دەکاتە چەند؟ پێناسە نەکراوە یەک کاژمێر و نیو چەند چرکەیە؟ ئەگەر خاڵی سالب XY بکەوێتە چارەکی چوارەم ئەوە خاڵی XY دەکەوێتە کام چارەک؟ چارەکی یەکەم بەهای ئەی چەندە؟ کات تەواو بوو. دەست خۆش بن کوردو؟ سترێس نەبە کوردو؟ قوتابیان سترێس نەبن بەڵام دەست خۆش هانوو سترێس نابین. بزانین قوتابیە دیژە ئەگەری ئامادە بیتم بێتە سەر ستێجێ محەممەد چەپڵایەک بوو محەممەد زۆر شەرمنە محەممەد پاکێجێک هەڵبژێرە شەرم ژینەکە سترێس ژینە بە پاکێجی چوار پاکێجی چوار بدەم نەگەر زەحمەت نەبیتن لە ئەوە تەواو دەست خۆش فەرموو محەممەد ئامادەی بەڵێ دەست پێ بکەین بەڵێ باش با دەست پێ بکەین پرسیاری یەکەم دەڵێت هەموو لاتەرێبێک ماینە هەڵێ شارێک خەلکەکەی ئەوروپی و کەنەدین 50% کەنەدین 20% ئەوروپیەکەی ئەڵمانین سەدا چەندی شارەکە ئەڵمانی لە سەداسی گوشەی بی چەند پلەیە لە وێنەی خوارەوەدا
37 ڕوبەری سێگۆشەی ABD بریتە لە 30 سانتیمەتری دوجا ئەوە ڕوبەری سێگۆشەی ADC چەند سنتیمەتری دوجایە؟ بەهای کوساین سالب 4 پای لەسەر سێ چەندە؟ سالب 1 موجب 1.5 سالب ڕەگی دوجای سێ گەورەترە لە کام لەمانە سالب 2 سالب 1 0 سالب 1.1 سالب 2 هەژماری لێکدراوی سێ جاران لێکدراوی سفر کو 1 هەمووی لێکدراو لەسەر لێکدرا 6 3600 یەک کاتژمێر چەند چرکەیە؟ ئەگەر خاڵی سالب XY بکەوێتە چارێکی دووەم ئەوە خاڵی XY دەکەوێتە کام چارێک؟ چارەکی یەکەم. بەهای ئەم ئەی چەندە؟ سالب 1 ئەگەر وەڵامەکە درست بیتن تەواوە یعنی لەگەڵ کات گوت تەواوە دەستخۆش بن. چینە قوتابی پێنجەم ئەگەر ئامادە بیتن بابژی دیار بیتن ئەگەر تێبینیەک لای مامۆستا تەڵعەت هەبیتن مامۆستا هیچ تێبینیەک نەبوو لەسەرم قۆناغا؟ نا زۆر باش باش هەموو شتێک باشە باش عیدان کەرەم کە پاکێجێکی هەڵبژێرە ونیشا کامیرێ بدەکات چ پاکێجە ئەگەر زەحمە دەبیتە پاکێژێت تەواو بووین بلا وێری نەمیننش بەروانە خەرت بکەن پاکێجی یەک پاکێجی یەکدەم دەست خۆش عیدان عیدان فەرمو عیدان تو حاضری؟ بله عیدان بەری دەست پێ بکەین هەناسەیەکێ بۆ کەیف خۆشکە بۆدا دەست پێ بکەین پرسیارایەکێت بێژیتن هەموو چارگوشەیەک مەعینە ڕاست شارێک خەلکەکەی ئەوروپی و کەنەدین 80% کەنەدین و 20% ئەوروپیەکەی ئەڵمانین سەدا چەندی شارەکە ئەڵمانی 20 گوشەی بی چەند پلەیە لە وێنەی خوارەوەدا نادۆفت ڕوبەری سێگوشەی ABD بریتە لە 20 سنتیمەتر دوجا ئەوە ڕوبەری سێگوشەی ADC چەند سنتیمەتری دوجایە 25 بەهای ساین سالب حەوت ئەنکۆ حەوت پای لەسەر 6 چەندە؟ پاس سالب ڕەگی دوجای سێ بچووکترە لە کام لەمانە سالب 2 سالب 3 سالب 1 سالب 2.1 سالب 1 هەژمارەی لێکدراوی سێ جاران لێکدراوی یەک کو سفر هەمووی لێکدراو دەکاتە چەند؟ 4 نیو کاتژمێر چەند چرکەیە؟ 180 ئەگەر خاڵی X سالب Y بکەوێتە چارەکی دووەم ئەوە خاڵی XY دەکەوێتە کام چارەک؟ چاریەک بەهای ئەی چەندە؟ ئەدوی وێنەی خارێدا ئەو پرسیارە دماهیکێ بۆ و تەهێشتا 10 چرکە ماینە تا ماینە تا پترش 10 چرکایت ماین لە زێنەکە ئەو پرسیارە دماهیکێ بۆ سیش چرکی دیژیتێت ماین دلێ خۆ پاس نەکە بەرسڤەکێ بدە شێل دماهیکێت گەل دەنگێت پێنجێ بەرسڤێ بدەیت بەس دەنگێت خۆ بلینکە نەگەر زەحمەت نەبیت عیدان
ئەیدان سێ سێ دەستخۆش دەستخۆش بن بچینە پارێزگا سلێمانیێ پەروەردا پێنجوین بۆلیڤارت گەلمە بۆلیڤار ئەبزانم یەک پاکێژمایە ئەویش پێنجە نە شانی کامیرا بدە دەستخۆش بدەم زەحمەت نەبیدن پێنج دەستخۆش بۆلیڤار ئامادەی ئامادەم دەست پێ بکەین دەست پێ بکەین کەیفخۆشی وەکی دوێنینە بەڵێ. ڕۆژی تا پرسیاری یەکەم دەڵێت هەموو چارگوشەیەک لاکێشەیە دروستە شارێک خەلکەکەی ئەوروپی و کەنەدین چل لە سەدی کەنەدین 20 لە سەدی ئەوروپیەکانی ئەڵمانین سەدا چەندی شارەکە ئەڵمانی لەسا پانزە گوشەی بی چەند پلەیە لە وێنەی خوارەوەدا سەو یانزە ڕوبەری سێگوشەی ئەیبیدی بریتیە لە 4 سنتیم دووجا ئەوە ڕوبەری سێگوشەی ئەیدیسی چەند سنتیمەتری دووجایە چوار بەهای کوساین سالب 5 پای لەسەر سێ چەندە؟ ڕێگی سێ لەسەر دوو سالب ڕەگی دوو جای 5 سالب ڕەگی دو جای 5 گەورەترە لە کام لەمانە سالب سێ هەژمارەی لێکدراوی دوو جاران لێکدراوی سفر کو یەک هەمووی لێکدراو لەسەر لێکدراوی سفر دەکاتە چەند؟ دوو کاتژمێر چەند چرکەیە؟ ئەگەر خاڵی سالب ئێکس وای بکەوێتە چارەکی سێم ئەوە خاڵی ئێکس وای دەکەوێتە کام چارەک؟ چارێکی دووەم بەهای ئەی چەندە؟ ئەوە سیارێک کۆتا بوو 10 چرکەت مایە هەڵە مەکە یەک دەست خۆش بن بەێ چڵەیە کەرێ ماندی نەبن دەست خۆش بن هانو چۆن بوون پرسیارەکان باش بوون کێوان چۆن بوون ئەیبی نەبوو کوردو کەمێ قرس بوو لە قرس بوون ئەوە مامۆستا بەرم بەردە فێ بڵێ قورسن محەممەد چۆن بوون باش بوون ئەیدان چێکم زەحمەت بوو شێک زەحمەت بوون چتش بوو تەب زەحمەت بوو پرسیار هەمی نامی هەندێکت ناودە زەحمەت هەبوون وەلیفار چ پرسیارێک زەحمەت بوو نازانم بەگشتی تقریبان یەک مسەوای بوون یەک مسەوا یعنی باش بوون باش بوون تقریبان قسانی زۆر نەبێ بچینە لای مامۆستا تەڵعات و هەردوو دکتۆر لەگەڵمەنە بزانین هەڵسەنگاندن و خاڵەکەتان چۆن بوون مامۆستا تەڵعات فەرموو دکتۆر فەرموو بەس ئەگەر دەنگی دکتۆر ئەم کاتان باش دەستخۆشیتان یەکەم وەڵامەکانتان کەمێک پێویستی بە ئیداری کات هەبووە بڵین چۆن ئیداری وەختەکە بن بەڕێوە خەنێکتان تۆزێ باش نەبوون بەعام بەڵام باش بوون ئێستا هەر دوو فێرخوازێک ئێمەی خوێنینەوە دوو فێرخوازی یەکەم لای منە بێ دوو فێرخوازی دوم لای مامۆستا تەڵات پاشان نەچێتە لای دکتۆر عەدنان بۆ فێرخواز یەکەمان هان و حەسەن پاکێجی سێ هەڵبژاردبوو لە کۆی دە پرسیار 4 پرسیاری ڕاستە
چوار پرسیاری هەڵەیە دوانی پاس کردووە یان بەهۆی کاتەوە خیدانە فریان نەکەوتەوە وەڵام باتۆمار بە پاس حسابیەکەین کەواتە 20 خاڵی کۆ کردوێتەوە. هانو حەسەن بۆیە 30 خاڵ دەست خۆش بن. بەێ خوازی دووەم کێوان عیسا لە کۆی دا پرسیار حوت پرسیاری ڕاستە یەک پرسیاری هەڵەیە دوو دانەی پاس کردووە کەواتە کۆی خاڵەکانی لەم بەشەیە ئەبێتە 35 35 خاڵ بەڵێ دەست خۆش کێوان ئیسا دەبیتە پاکێجی دووەمیشی هەڵبژاردووە. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس فەرمامسا. قوتابی کردۆ جەلال پاکێجی ژمارە 6 هەڵبژار لە کۆی 10 پرسیار وەڵامی ڕاست تەنها یەک پرسیاری ڕاست بوو وەڵامی هەڵا 4 پرسیار وەڵام نەدراوە 5 پرسیار کاتە کۆی خاڵەکانی لەو قۆناغی تەنها 5 خاڵی وەرگرت. دەست خۆش بن کورد و جەلال 10 خاڵە. بەڵێ مامستا محەممەد. بەڵێ قوتابی محەممەد ئیسماعیل لەم قۆناغا لە کۆی 10 پرسیار وەڵامی ڕاز 5 پرسیار وەڵامی هەڵا 5 پرسیار هیچ دانێژی بێ وەڵام نەبوو کەواتە کۆی خاڵەکان لەم قۆناغا 25 خاڵ. دەست خۆش محەممەد ئیسماعیل دەبیتە 30 خاڵ. دکتۆر کاکە ئەیدان پاکێجی یەکەم بەێ لە کۆی 10 پرسیار 4 پرسیاری ڕاستە 5 هەڵێ و یەکشی وەڵام نەداوەتەوە دەکاتە 20 خاڵ. 20 خاڵ دەست خۆش بن ئەیدان جۆقیژی 25 خاڵە. دکتۆر بۆلیڤار. کاک بۆلیڤار پاکێجی پێنجەمی هەڵبژاردووە لە کۆی 10 پرسیار 3 پرسیاری ڕاستە حوتی هەڵەیە دەکاتە 15 خاڵ. دەست خۆش مامسا تەڵعات ڕێزبەندی خاڵەکان بەم شێوەیە. بەڵێ لەسەر شاشە کەیوان ئیسا 55 درستە هانو حەسەن 30 محەممەد ئیسماعیل 30 ئەیدان جوقی 25 بۆلیڤار ئیبراهیم 25 کورد و جەلال 10. درستە وەکی یادیار بۆ سیستەمی بەرنامەی ئەوە کولبێ قۆناغێ نابێژین بۆ بسەر نەکەفتن دەبێژین سەرکەفتیە شەشێ و پێنجێ و چارێ دێ بەرنامەی جێهێلن ئەگەر هەر سێ سەرکەفتی کەرەمکەنە بێرێ سەرکەفتیە شەشێ چەپڵەیەک بۆلیڤار ئەیدان کوردۆ gelek spas bu pişikdariyawa serkeftîne gelek spas lê sîstemê programî vêtemcî fêlin gelek spas bûye. Fermûn. Dest xweş bin. Dest pê bikeyn. Hazirîn. Dest pisyar layê min niye ve biçim pisyar bînin. Eğer pisyarî final etminin ders hoş. Kevan 55 xalî. هانو 30 خاڵ محەممەد ئیسماعیلجی 30 خاڵی. پێشەوە بچین قۆناغی کۆتایی دەست پێ بکەین دەچینە لای لژنە ئەگەر تێبینیەک بۆ ئەم قۆناغا هەبیتن یان ڕوونکردنەوەیەک هەبیت. مامستا تەڵعات فەرموو. بەڵێ قوتابیان لەم قۆناغا دەبێ ئاگادار بن لە چۆنێتیوی وەڵامدانەوەی پرسیارەکانتان. لەم قۆناغا 12 پرسیارمان هەیە هەر پرسیارێک ئەگەر وەڵامی ڕاست بێ 5 خاڵ وەرەگری ئەگەر وەڵامەکەت هەڵە بوو ئەوە ناقص دوو نمرە دوو خاڵ دەکری ئاگادار بە ئەگەر وەڵامی شت نەداوە هیچ نمرەیەک نەزیاد دەبێ نەکەم دەبێ. هەوڵ بدە هەر کاتێکیش ئەگەر بەزەکەت لێدا وەڵامی شت نەدایەوە ئێمە ناقص دوو نمرە دەکەین چکە لەسەر حیسابێت بۆی ئاگاداری چۆنیەتی وەڵامدانەوەتان بن. حازرن هانۆ حازری کێوان
محەممەد دەست پێ بکەین چەپڵایەکی گەرم بۆ هەرسێکیان دەست خۆش بەڵێ پرسیاری یەکەم لە قۆناغی فیناڵ دەڵێت ئەو ژمارەیە چەندە کە جارانی هەش بکەی و ئەنجامەکەی دووجاردا بەشی چوار بکەی دەکاتە چوار. Begins in 3, 2, 1. بەڵێ هەشت دەست خۆش وەڵامەکە تەواوە هەشت. پرسیاری دووەم دەڵێت ئاسیا چار هەندەی کاروان کتێبی هەیە کاروان سێ هەندەی کارزان کتێبی هەیە و بە هەمویان 48 کتێبیان هەیە ئەوە ئاسیا چەند کتێبی هەیە؟ Begins in 3, 2, 1. بەڵێ هانوو ئاسیا دوازدە کتێبی هەیە دوازدە کتێب هەڵەیە بەردەوام بن شەش هەڵەیە بەردەوام بە کێوان 20 شرکەت مایە کێوان محەممەد ئیتر ناتوانانی یەک جار بەرسفە دەیتەوە بەداخەوە هەرسێکیان وەڵامەکە چ نبوو وەڵامەکە 36 بوو دەست خۆش بن تۆزێک لەگەڵمان بن جۆش بن دەنگێوە نییە دەست خۆش بەڵێ با بچینە پرسیاری سێ لە قۆناغی فیناڵ پرسیارەکە دەڵێت یەک لەسەر سێ لێکدانی نۆ توان سێ لەسەر دوو کەم 64 توان دوو لەسەر سێ و چوار بە سادەترین شێوە چەندە؟ Begins in 3, 2, 1. بەڵێ پێنج بەڵێ تەواو دەست خۆش پرسیاری چوارەم ئامادەن دەست پێ بکەین تا دەست پێ بکەین پرسیاری چوارەم دەڵێت کام لەم کاژمێرانەی خوارەوە جێوازە ئانکونامووە لە ئەوانی تر Begins in 3, 2, 1. ئی هەڵەیە ئی هەڵەیە ئی Begins بەردەوام in بن 3, بەردەوام بن 2, 1. سی هەڵەیە بەردەوام بە کێوان دی 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 هەڵەیە ببورن بۆ بی بۆ بی کێوان زۆر ئاسان بۆ بۆ تۆ دەزانی ینی دوو حرف چوون لازمە باشە هەریشەنیە ئێستا دەست پێ دەکەین هانۆ حازری کێوان محەممەد دەست پێ بکەین چەپڵایەک بۆ هەرسێکیان پرسیاری پێنجەم دەڵێت لە شێوەی خوارەوەدا ڕێژەی ڕووبەری ناوچە سیبەر کراوەکە بە سادەترین شێوە چەندە؟ پێنج لەسەر هەشت
بەلێ 5 لەسەر 8 لەسەر 8 هەشت دەست خۆش سێ وەڵام هەیە 5 لەسەر هەشت درستە و دیسانج هەر سێ وەڵامتان درستن بەسی کەیوان درست بوو زووترین بەرسفدا دەست خۆش بن حاضرن بۆ پرسیاری تر دەست پێ بکەین دەست پێ بکەین پرسیاری شەشەم دەڵێت بەهای ئەم بڕە بە سادەترین شێوە چەندە؟ Begins in 3, 2, 1. سێ چەند؟ سێ ببوورە بەردەوام بن لە وەڵامدا تۆزێک دەنگەکان بەرز بکەن بەداخەوە وەڵامەکە چوار بوو نێزیک بووی محەممەد وتی سێ بابچینە سیاری حوت حاضرن دەست پێ بکەین پرسیاری حوت دەڵێت ئەگەر ABC سێگوشەیەک بیت پێوانەی گوشەی A یەکسانە گوشەی B کو گوشەی C ئەوە پێوانەی گوشەی A چەند پلەیە Begins in 3, پاش سێ پاش سێ تەواو تەواو دەست خۆش چەند؟ نەوە نوات نەوە بەڵێ نوات سفر دەست خۆش تەواوە دەست خۆش بن چینە پرسیاری هەشت حاضرن دەست پێ بکەین تا پرسیاری هەشت دەڵێت بەهای ئەم بڕە دیارە بە سادەترین شێوە چەندە؟ begins in 3, 2, 1. ده چرکەتان مایە ببورن بەداخەوە وەڵامەکەی ڕاست سێ بوو تەمان بینەرانی ترە و دوێت وەڵامی درست دەوێن ها ئەم جارە وەڵامێکی درستن لە هانوو یان کێوان یان محەممەد حاضرن دەست پێ بکەین پرسیاری نۆ بەهای بڕی 2x توان 2 کو 4x کەم سی لەسەر x کو 5 چەندە کاتێک x یەکسانە 5.5 بیت Begins in 3, 2, 1.
بەڵێ پێنج. کێوان پێنج پێنج. دەست خۆش دەست خۆش وەڵامەکەت ڕاستە پێنج دەست خۆش بیت پێشەوە بچینە پرسیاری دەچینە لای لژنە و مامۆستایان ئەگەر تێبینیە کەبیتن تا ئێستا فەرمو مامۆستا تەڵات بەڵێ مامۆستا زۆر باشە بەڵام هەوڵدەن دوای سێ چرکەکە کە تەواو دەبێ اینجا بەزەکەدا بگرن ئەگەرنا ناتوانانی وەڵامت لێ وەرگری پێشتێش ئاگادار کراونەوە باشە دەست خۆش بن ئامادە بوویان تەجێتان نەباشە باش پرسیاری دا کاکەرمە بەڵێ تەلەڤیزیۆنەکە ئیشی ناکات ئیشی ناکات کوژاتە نانا تەواوە درستە تەواو ئەگەر کێشێک هەبوو زۆر ئاگادار تەواو پرسیاری دەڵێت کوردە هەشت لایەکی قوقزی بە تیرەیەک لە تیرەکانی کردە دوو چەند لایەک قوقزی بچووکتر لە خۆی ئەگەر یەکێکیان شەش لایە هەبیت ئەوەی تریان چەند لای هەیە Begins in 3, 2, 1. چار دەست خۆش بژیت ئافرین چوار وەڵامەکەت ڕاستە چوار دەست خۆش پرسیاری یانزە دەڵێت لە وێنەی خوارەوەدا درێژی تیرەی بازنەکە چەندە Begins in 3, ئیش ناکات 1. ببورە کێشەیەک هەبوو مامۆستا دەگەڕێمە لای دادوەران شاشە نەبوو با بچێتە شاشەیەکی تر شاشێکی تر باش شاشێکی تر ئەم سیارە کانسەڵەکەی مامۆستا بەڵێ بە پرسیارە کانسڵ دەکەین باش. دادگەری نابێ ئەوانە بینیانە ئەو کاتەکەی لە ڕۆژ باش تەوا با بچینە پرسیاری دوازدە محەممەد حازری تەوا حازری هانوو کەێوان دەست پێ بکەین تەوا پرسیاری دوازدە دەڵێت لە وێنەی خوارەوەدا ئەگەر پێوانەی گوشەی BAD یەکسانە بە 6 پلە بیت و پێوانەی گوشەی DEC یەکسانە بە 100 پلە بیت و پێوانەی گوشەی DAC یەکسانە بە پێوانەی گوشەی EDC بیت ئەوە پێوانەی گوشەی ABD چەند پلەیە Begins in 3, 2, 1. ئەم سیارە بەداخەوە وەڵامەکەی ڕاستچی چل بوو دەچینە پرسیارێکی تر لە جێگای ئەو پرسیارەی کوما کانسەل کردی پێشەوەی بچین بزانین هانوو تا ئێستا چۆنە باشنەوە جێڵێ بە ئامادە بووان بە بینەران بەخێر بن بەخێر بێن بەس پێتان دەڵێت بەخێر بێن بەڵێ کێوان تو زۆر خۆش بۆ هاتنتان خۆشحاڵی ئەمڕۆ محەممەد سوپاسیان دەکەم بۆ ئامادە بوون. دەستخۆش بن سپاس بۆەوە سیار حازرە دەست پێ دەکەین کۆتا پرسیارە ئامادە بن ئامادەن دەست پێ بکەین پرسیاری کۆتایی دەڵێت
x ئەگەر x یەکسان بێت بەم ژمارە و y یەکسان بیت بەم ژمارە ئەوە بەهای x لەسەر y چەندە؟ Begins in 3, 2, 1. پەلەمەکەن یەک لەسەر سەد زۆر ڕاستە دەست خۆش بژیت ئافرین دەست خۆش بێت ئافرین با بچینە لای مامۆستاکان و خاڵەکان ببینین و بزانین چۆنە مامۆستا تەڵات تێبینیەک شتێک هەبوو بەڵێ کاکەرمان بەڵێ. بەس ڕووکردنەوەیەک لەسەر پرسیارێک کۆتایی ئەو پرسیارێکی ئێمە دایمەن احتیاطمانێ بۆ حاڵەتێکی ئاوا بەڵێ. ئەو پرسیارەکەی تر کە کانسڵمان کرد چونکە دادگەری نەدەبوو کاک محەممەد کاتەکەی لە ڕۆژ بوو بەڵێ. بۆیە لە بریەوەی ئەو پرسیارەمان دووارە کردەوە ئەو باڕوونکردنەوەیەک بێ بەڵێ مامۆستا وەکوتر چ تێبینی نەبوو نەخێ بە پرنسبەت خاڵەکانی سە شاشەش خاڵەکان دروستە خاڵەکان کەیوان ئیساس هەفتا و سێ خاڵ محەممەد ئیسماعیل 34 خاڵ هانو حەسەن 31 خاڵ پیرۆزبایی لێ دەکەین دەست خۆش بن سەرکەفتیەیەکێ سەرکەفتیەک کەیوان ئیسا پاڵەوانی بیرکاری فەرمولێرە دەست خۆش بێت بۆ ئەم کامێرایە سوپاسی کێەکەی سەرتا سوپاسی خوا دەکەم کە مۆفەق کردم کە بتوانم گەم بۆ پلەیە پاشانش سپاسی داکباکم دەکەم کە هانیاندام وەروە قوتابخانەکەم بە تایبەتی مامۆستا عەمار عەبدولحەمید کە فێری کاریکردین وەروە هەموو ئەوانەی کە پشتگیریمان دەکەن دەست خۆش بن زۆر سپاس پیرۆزە دەست خۆش فەرمولێرە با حازر بیت پاشان بەلێ سەرکەوتی دووەم فەرموو ها چاپڵە بە محەممەد دەست خۆش هەز بە چیەکە ئێستا بەڕاستێتێکی زۆر خۆشەکە توانیم لە پلی لەم دەستیانم لە پێشبڕکەی بیکاری بۆ ساڵی 2020 سوپاسی کێیەکە من سوپاسی ڕوانگە و وەزارەتی پەروەردەیەکەم و تۆ سەرەتا سوپاس بۆخوای گەورەکە بەهۆی پاڵپشتی و پشتیانیوەنەوە بە هەرگیزم پلێن بەدەست نەدێن هەروە دەمێ سوپاسی قوتابخانەکەم کەم هەروە بەڕۆبەر مامۆستاکان و خێزانەکەی خۆشم هەروە سوپاس بۆ دەستگای ڕەنگە کە توانین ئەم پرۆژەیە سوبەخشمان دەست خۆش بن پیرۆزە فەرمولێرە بەلێ هانوو طبعا هانوو وەرزشوانێکی باشە ئەمڕۆ سەرکەوتی سێمەدی پیرۆزە هانوو چیەکەی وڵی دەمێت سپاسی دەستگای ڕوانگە بکەم بۆ ڕستاندنی ئەم هەرە بۆمان و دەستخۆشی بۆ دایک و باوکم بۆ مەکتەبەکەم و بۆ ئەو مامۆستانی کە بەشدارن ئەمڕۆ و بە مامۆستانی کە هاو پشتمون لە دەست خۆش پیرۆزە لەسەر هەر سێ سەرکەفتیên یەکەم و دووەم و سێم ئێستاش ئەگەر حاضر بن دێنە لەسەر ستێجەکان کاکێوان فەرمولێرە پیرۆزە سەرکەفتیە ئێکێ سەرکەفتیە دوێ محەممەد پیرۆزە دەست خۆش بن هانوو سەرکەفتیە سیێ پیرۆزە دەست خۆش بن نوکەشی سپاسی بە جارەکەدی بۆ مامۆستاین حاضر بوو یەن و گەلێک ماندی بوون چەپڵایەکی گەرم بۆ مامۆستاین و لژدای دادوەران گەلێک سپاس بۆ حاضر بۆشە خەڵاتی یەکەم بەڕێز عەبدسەلام مەدەنی بلا کەرەم کرد خەڵاتی ئێکێ پێشکەش بکات خەڵاتی ئێکێ ئەگەر ئامادە بیت دەست خۆش بیت دەست خۆش بیت کا دەست خۆش بیت خەڵاتی ئێکێ 2000
پیرۆزە دەست خۆش زۆر سپاس مامۆستا دەست خۆش بن خەڵاتێ کێوان ئیسا ئیسماعیل خەڵاتی بەلێ کاکاری ببینیت باشە خەڵاتی دوێ ئەمکۆ خەڵاتی دووەم داوا لە بەڕێز بڕوان ئەرگوشی دەکەم خەڵاتی دووەم دابش بکات چەپڵەیەک مەوەست بەردەوام بن خەڵاتنی دەتەواو پیرۆزە محەممەد ئیسماعیل علی پیرۆزە خەڵاتی دووەم زۆر سپاس مامۆستا لێرە ببینە مامۆستا دەست خۆش بن زۆر سپاس بەێ خەڵاتی سێم ئەگەر نینەری کۆمپانیای دارین گرۆپ هەردی ئامادە بیتن با بفەرمونون ئەگەر نا حازر نییە حازرە نینەری کۆمپانیای دارین گرۆپ حازر نییە باشە با بەڕێز هەردی معروف کەرەم بکاتە سەرستێج دەست خۆش بن هەر بژین زۆر سپاس مامۆستا دەست خۆش بن سەرکەفتیە سێ هانۆ حەسەن دەستتان هەوا بەلێ ئەلڤێرێ دیسا دەبێژم سپاس بۆ وەزارەتە پەروەردەی سپاس بۆ دەستگای ڕوانگە کولڤان جۆرە پرۆژە خودکەتە خوددان ئەلڤێرێ گەلە کەیفخۆشم کوتە ساڵەدا بێ پێشبرگیە پێشکەشی هەوەتکەم کۆتاییە پێشبرگیانینە یا پرۆژانینە لێبتنێ خۆشیەکە دماهی کێ پێک بە بۆوان مامۆستایان بۆوان سەرکەفتیان بۆ خوددان خەلاتە پێک بە بۆ هەوا و تا ئەموهین و ساڵاکاتی پرۆژێ داهاتر بنین خێر و خۆشی دەست خۆش پیرۆزە